سەلام ئەو کاتتان باش ئەم میهرەبان دەست دەکەم بە باسکردنی پرزنتیشنەکەم دەربارەی Impact of Noise Pollution on the Auditory System. ئەویشان کە دەربارەی ژاوەژاو لەسەر سیستەمی بیستن کە و تەسیری لێ دەکات. دەست دەکەین بە باسکردنی ئەنەتۆمی و فسیۆلۆژی جێ و بیستن. وەروەها باس لەوە دەکەم کە Noise Pollution چیە و تەسیر لەسەر ژیانی ڕۆژانەمان و بیستن دەکات. ئەگەر بین باس بکەین یەکەم پێک هاتە دەڵێن باز ئەنەتۆمی جێ دەکەین جێ پەیرد ئۆرگانە کە لە هەردوو لامان هەیە کە کۆلەکتی ساوند وێڤەکان دەکات و دەیگۆڕی لە بۆ نێرڤ ئیمپەڵسە لە بۆ برین. ئەگەر باس لە فرمانی جێ بکەین بە خۆمان دەزانین لە بۆ جێبستن بەکاردێ. وەروەها لەوی گرنگتر ئەوەیە کە لە بۆ باڵانسی جسمیمە بەکاردێ هەر کاتێککە ئەو باڵانسە نەمینێ ئەگەر دەبینین کەسەکە وەزعی تێک دەچیت تووشی سەرسوڕە دەبێت تووشی ڕشانەوە دەبی وەزعی تێک دەچتن ئەوە لە ڕێگەی پێکاتەکانی جێوە کۆنتڕۆڵ دەکرێن. جێ دابش دەبتە سەر سێ پێک هاتە پێی دەڵێن outer ear, middle ear, inner ear واتە سێ بەشە ناوە و دەرەوە و ناوەڕاست. هەروک لە ڕسمەش دیار بوو. یەکەم پێکاتە باس لە ئاوتەر ئیر دەکەین یەکەم بەشان کە یەکەم بەش پێکاتە پینەیە پاینە کە ئەویان ڤیزبل پارتەکەیە کە لە دەرەوەی دەیبینین دایرکتی ساوند وێڤەکان دەکاتن لە بۆ میدڵ ئیر. وەروەها لۆکەڵایزیشنی ساوندەکانیش دەکاتن. پاشان ئاودیتەری کەناڵمان هەیە ئەو کەناڵی کە پاش پێینێ با بڵێن دەست پێ دەکاتن شێوەی تیوبەکە کۆنێکتی ئاوتەر ئیر لەگەڵ میدڵ ئیر دەکاتن کە بەستراوە بە تیمپانیک ممبرین. ئەویشان کە گوتمان ساوند وێڤەکان دەنێریتە سەر تیمپانیک. تیمپانیک چیە؟ ئەویان دەستە پێکاتەی میدڵ ئیر. ئێستا باس لە بەشی ناوەڕاستەکەی میدڵ ئیر بە تیمپانیک دەست پێ دەکاتن کە ئەویشان پێکاتەکی با بڵێن پەردەکی لەراوەیە کە کاتێک کە وەیڤی لە بۆ دێت دەلەریتەوە خۆش ساوندیش لەو پێکاتانە دروست دەبی کە دەلێرێتەوە. ثیکنێسی لە 50 لە بۆ 150 مایکرۆمەترە حەسەب دەگۆڕێ. وەروەها دایامیتەرەکەشی 1 سانتیمە. طبعاً ئەگەر ئەو پەردەیە کومبی ئاساییە هەتا 180 با بڵێن. پاشان ئەگەر زیاتر بی ئەوە دەبتەوە لە دەستدانی بیستن. پاشان کە ئەو ساوندانە لە ڕێگەی تیمپانیکەوە دێ داخلی ئۆسیکلەکان دەبی. ئۆسیکلەکان چنە سێ ئێس ورترین ئێسکی جسمن کە هەرێکیان تایبەتن بە ئیشێک و هەروەها پێکەوە دەتان بڵێن بەشدارە لە گەورەکردنی ئەو ساوند وێڤەی کە هاتیە. ئەو سێ ئێسکەش ماڵە سو ستیپس و ئینکەسمان هەیە کە ستیپسە کە ئاخیر پێکاتە بە پێکاتی ئۆڤڵ ویندۆ بەسترەیە. ئەویشان لە پێکاتە چ کەشمان هەیە تێدا لە میدڵ ئیر پێی دەڵێن ئوستاکیان تیوب. ئەویان چیە؟ ئوستاکیان تیوب ئەو تیوبەیە کە با بڵێن ئەو بۆشایی کە بە گەیرۆ ڕەبتە هەر کاتێک با بڵێن پرێژەر ئیکۆلایز نەبوو یان با بڵێن لە هەردوو لای جێی لە خاستان لە سەر پەردەی جێی ئەوە ئەویان ڕێکی دەیخیتن. نمونە کاتێککە لە تیارەی سەفەر دەکەی عادەتەن دەرین لە کاتی هەستانیان دابازینی تیارەی دەوتان بکەنەوە ئەویان ئەو پرێژەرێکە لەسەر ئەو پەردەی دروست دەکاتەوە ناکا با بڵێن پەردەکە ئەزیەتی بخوا لە ڕێگەی ئەو ئوستیان تیوبەی لە دەو دێتە دەرێ. ئەگە بچینە پێکهاتەی با بڵێن سێم بەشی سێم ئینەر ئیر ئەویشان لە چەند پێکهاتێک پێدێ. یەکەمیان با بڵێن کۆکلیای باس بکەین. کۆکلیا چیە؟ دەبڵ واڵدا کەواتە پێکاتێکی لول خواردووە تویستدا کە لە دوو لە بۆ با بڵێن سێ جار لولی خواردیە هەریەک لەو لولانە لە سێ واڵ یان با بڵێن دووی پێک دێتن کە یەکەچیان لە ناوەڕاستیی ئەو پێکاتە بەشدارە لە گۆڕینی ئەو میکانیکال وەیڤێ ساوند وێڤێ لە بۆمان دێ لە بۆ گۆڕینی لە بۆ ئەلکتریکال ئیمپەڵسی لە بۆ با بڵێن برین کە لە ڕێگەی نێرڤەکانەوە دەگوازرێتەوە. ئەویشان چی تێدایە؟ فلویدی تێدایە لەگەڵ هەندێک پێکاتە کە پێ دەڵێن پێکات ئۆرگان ئۆف کۆرتی. ئەو فلویدی کە تێدا هەیە ئەو ئۆرگان ئۆف کۆرتی تێدایە ئەویان چیە؟ پێکاتەی با بڵێن هێری تێدایە هێر
سێڵی تێدەیە ئەو هێر سێڵانش هەریەکیان گورزە سیلیای تێدەیە ئەو سیلیایەتێ پێکهاتەی زۆر بچووکی لەراوەنە کە بەو پێکهاتانەی کۆکلیا بە بڵێن بە دیوارەکانی وەنووسە چ دەکاتن هەر کاتێک کە ساوندوی بێ ئەوان ڤایبرێشن دەکەن و دەکاتن هەندێک ئاوێن کە دوای باسی دەکەین دەڕژێتن دروست دەبی و دەکاتن کە میکانیکال ساوندویڤەکە بگۆڕێتن لە بۆ ئەلکتریکال وەیڤ و بنێردرێتە مێشک و پێکهاتە چ کەشمە هەیە سیمی سەرکوڵەر کەناڵەکانی ئەوانش هەر کۆکلیا و بەڵێن ڕەبتە پاشان کۆکلیر نێرڤ و ڤێستیبولەرما هەیە ئەویان ئەو نێرڤەیە کە ساوندویڤەکان دەنێریتن کۆکلیا لە چ پێک دێتن لە سێ چامبەر پێک دێتن سکالە تیمپانی سکالە ڤێستیبولی ئەن سکالە میدیا کۆکلیر فلود هەر یەک لەو پێکهاتانی کە تازە باسم کرد ئەو چامبەرانە هەر یەک و فلودی تایبەت بەخۆی هەیە کە با بڵێن یەکەمیان باز دەکەین سکالە تیمپانی و سکالە ڤێستیبولی کە پێری لیمفیان تێدێ ئەو پێری لیمفە بەرزە بە ڕێژەی سۆدیۆم و هەروەها ڕێژەی پۆتاسیۆمی کەمە پێکهاتێکی دیکە سکالە میدیامان هەیە کە ئیندۆلیمفی تێدێ ئەو ئیندۆلیمفە پۆتاسیۆمی زۆرە و سۆدیۆمی کەمە سکالە میدیا چی هەیە ڤۆڵتیەی تایبەتی خۆی هەیە کە گوتمان ئەو سۆدیۆم پۆتاسیۆمە بەشداری دەکەن لە چێ باڵێ ئەو پێکهاتانەی لە کۆکلیا هێنا لە ڕێگەی سۆدیۆم پۆتاسیۆم ئەو ئەرکی کار و ئەرکی حەسانەوە دروست دەکەن کە وە دەکاتن ئەلکتریکال ئیمپاڵس دروست بیتن گوتمان دەربار تقریبەن دەوری 80 ملی ڤۆڵتە بەس لە سکالە تیمپانی و سکالە ڤێستیبولی هیچ ئەرکەک نییە 0 ملی ڤۆڵتە ئەو هێر سێڵانێکە تێدانە لە ئۆرگان ئۆف کۆرتی لە دەوری 16,000 لە بۆ 20,000 هێر سێڵن کە تقریبەن 37 ملیمەتر لێنثن ئەمە لەبەرەوە گوتمان تویستدا کەواتە درێژەکەی کەمەک زۆر دەبی هەر یەک لەو هێر سیلیانە ئەو هێر سێڵانە گوتمان گورزەک سیلیای تێدایە کە ڤایبرێشن دروست دەکەن ڕێستینگ پۆتێنشاڵەکەی دەوروبەری ماینەس 70 ملی ڤۆڵتە ئۆرگان ئۆف کۆرتیش ئەویشیان هەر پارتەکە لە کۆکلیا گوتمان ئەوانە کە پێیان دەڵێن پێکەوە دەبنە کۆرتی لێرانە لە بەشی سەرەوەی لای چەپ ڕسمی سکالە ڤێستیبولی و سکالە تیمپانی و دانایل سکالە میدیاش لێنە کە هێر سێڵ نێرڤەکان و ئۆرگان ئۆف کۆرتیشی تێدایە ئەو پێکهاتەی دیش هەر بەشی ئەو بەشانی کۆکلیایە کە باسم کرد ئەگەر لە ڕسمەکەی خوارە ببینین دەستە ڕاست تەماشا دەکەین ئەو هێرتزەی کە داخلی جێی دەبیتن بەرەبەرە کەم دەبتەوە هەتا ینی لە ئەو سوڕەی تەواو دەکات لەناو ئەو بەشە لورپێچ لور خواردووی کۆکلیا پاشان بیستنەکە کوڕ دەداتن هەروە گوتمان لە ڕێگەی پینا کە 25 جار ئەو دەنگەی کە دێتن داخل لەبی گەورەی دەکات داخلی ئێرکەناڵ دەبیتن پاشان لە بۆ ئێردرام کە دەلەریتەوە دەکە ئێسکەکامە دوڵەنکە و ئێسکانە دوڵان دووبارە ساوندەکان گەورە دەکرێن و لێک دەدرێنەوە داخلی باڵێن ڤایبرێشنەکە داخلی کۆکلیا دەبی ئەو شوێنەی کە تێیدا گوتمان دەنگەکە دەگۆڕێتن لە بۆ ئەوەی کە مێشک لێکی بداتەوە دێنێری لە ڕێگەی نێرڤەکان لێرانە ئەو ڕسمەی دەستەچە باس لەوەی دەکەم کە ساوندەکە داخلی جێ بۆ هەر پاتوەیەکەی بارسم بەڵام ئەگەر لە ڕسمی دەستە ڕاستەم شاکەین لەوەم باسکردیە کە لە مێشک لێک دەدرێتەوە وەچ گوتمان یەکەم پێکهاتەمان کۆکلیایە پاشان کۆکلیر نیوکلیەسمان هەیە ئەو خرەزەردا کە ڕەبتی با بڵێن کۆکلیا دەکاتن لەگەر برین یەکەم پێکاتەیە کە ڕەبتی جێ و برین دەکات پاشان سوپێریۆر ئۆلیڤەکەمان هەیە شینەکە ئەویان دایرێکشنی ساوندمان لە بۆ دیاری دەکات با بڵێن لە ڕای ڕاستە چەپە پێشەوەی پشتەوەیە پاشان ئینفێریۆر کۆکلیەسمان هەیە کەسکەکە ئەویان ناوڕاستی مێشکە کە بەشدارە لە ڕێفلێکسیڤی یان ڕیسپۆنسی ئەو ساوندێک کە لە بۆ مێشک دێتن کە ئەمە جوابدانەوەی لە بۆ بکەین نمونە جاروای دەنگە کە زۆر بەرزێک سەر مێشکۆ دەکاتن دەستمان بخینە سەر جێمان پاشان ئاخر پێکاتەمان هەیە میدیال جینکوڵێشمان هەیە مۆرەکە ئەویشان وەکو وێزگەکە ئاخر
ويسكي بابلين دنگ دنيرتن لبو أو بيكاتي لمش بابلين لسر لو بيت خوارد وكي للاي تنشتي راستو تسبي مشك مان هي كتيدا دنگ كاليك ددريتو أو دناسريتو. ئەگەر باس لە هیرینگ پرۆبلەمەکان بکەین کە جێ تووشی چەندە خۆشک دەبی یەکەمیان کۆنداکتیڤ هیرینگ لوزمان هەیە ئەویان بەشی دەرەوەی مێشک ئاوتەر ئیر ئەو بەشێ یان میدڵ ئیر پرۆبلەمی هەیە ئەوش لە ڕێگەی ئینفێکشنەوە دەگیرەوە دەکاتن کە ساوندویڤەکان بە جوانی نەگاتە بەشی ناوەوەی کۆکلیە بە لێرانە کۆکلیە هیچ مشکلی نییە ساوندەکان وەردەگری بەس لەبەرەوەی کە نایگاتێ لێکدانەوەی لە بۆ ناکرێت ینی باڵێن ناگاتن دەنگەکە. دووەمیان سنسۆر نیورال هیرینگ لوسمان هەیە ئەویان ئینەر ئیر مشکلەی هەیە مەبەستمان کۆکلیەیە کەواتە ساوندویڤەکان دەگاتێ لە ڕێگەی بابلێن ئینێر و میدڵ ئیر ئاوتەر و میدڵ ئیر هیچ مشکلیان نییە بەڵام ئەویان ڕوودەدات لەبەر بابلێن ئۆڵد ئیج کە ئەو کەسانێ بەتەمەنن یان بەرکەوتن لە بۆ دەنجی زۆر بەرز یانیش ماینۆرس دیزیمان هەیە ئەویان جۆرە نەخۆشە کە بابلێن لەو فلودانێک کە لەناو کۆکلیا و جێ هەیە کە بابلێن ئەو گوتمان ئەو ئایۆنانەی کە تێدایە مەزبوط نەبن یانش مشکلی هەوی لە زۆری و کەمی. سەیمیان کۆمبینیشنی بۆتمان هەیە کە هەردووک نەخۆشمان هەبی چەند تێستێکمان هەیە لە بۆ دیاریکردنی مەسەلەن ڕێنە تێستمان هەیە ئەویان کۆنداکتیڤ هیرینگ لوزمان لە بۆ دیاری دەکا لە ڕێگەی دانانی تەنینگ فۆرک لەسەر ئەو ئێسکەی لە پشتەوەی بابلێن ماستۆیدمان هەیە کە لەوێن دەردای دەنێن پاشان دەبی جێبیستی بی پاشان دەینە ئاستی جێ و لەوێن دەرێ دووبارە دەبی جێمان لێبین دەنگەکە نەمینێتن ئەویان کۆنداکتیڤ هیرینگ لوزمان لە بۆ دیاریدەکەوەی بەرتێستمان هەیە ئەویان سنسۆر نیورال هیرینگ لوزمان لە بۆ دیاریدەکە ئەویش لە ڕێگەی دانانی تەنینگ فۆرکەکان لەسەر نیوچەوان کە دەبیتن لۆکەڵایزبی لە هەردوو لای لێک بدرێت و لە هەر کامە لای دەنگەکە کەم بوو ئەو مشکلەی لەوێن دەرێ لە سنسۆر نیورال بابلێن هیرینگ لوزمان هەیە لەوێن دەر. سەیمیان ساوند لۆکەڵایزیشن تێستشمان هەیە. ئەگەر ئێستا بین باس لە ساوند و نۆیز پۆلیوشن بکەین ساوند یەکەمیان دەڵێن فۆرمەکی ئینەرژیە کە دەتانی بابلێن لە ڕێگەی دروست دەبی لە ڕێگەی تەنە لەراوەکان ئەویشان دابش دەبی لە بۆ چەند بەشێک بابلێن یەکەمیان فریکوێنسی کە بە پیچ فریکوێنسی بە هێرتز لێک دەپێورێ یونتەکەی ئەویان چما لە بۆ دیاریتەکە ئەویان بریتێ لە بڕی تیژی دەنگ نمونە ئافرەت و منداڵ دەنجیان تیشترە لە پیاو ئەوە لە ڕێگەی فریکوێنسیەکەوە دیاری دەکرێت. ئینتەنسیتیمان هەیە کە ئەویان پێدەرێن لاودنس بە دیسیبل لێک دەدرێتەوە ئەویان ڕێژەی بەرزی و نزمی دەنگە نمونە کەسێک کە هاوار دەکات لەگەر کەسێک کە بە زۆر بە دەنگێکی هێواش قسەی دەکات ئەویان لە ڕێگەی ئینتەنسیتیەکەیە. کوالیتیمان هەیە کوالیتی بەس بریتێ لە ئەوەی کە زیادکردنەوەی دەنگەکانە نمونە عادەتەن داک و کێچیان خوشک و خوشکیان کوڕ و باب دەنجیان پێک دێت لە ڕێگەی ئەمە لە ڕێگەی چلێکیان جودارەکەینەوە لە ڕێگەی کوالیتی دەنگەکەین. تەبان ئەمە ڕێنجی بیستنمان بڵێن بە هێرتز لە 20 لە بۆ 20,000 هێرتزە عادەتەن ئەمەی کۆڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵ دەنگانە دەبی لە 20 لە بۆ 250 لە بۆ 6,000 هێرتزە. طبعا ئەو فریکوێنسانی کە بەرزن پێیان دەڵێن سوپەرسۆنیک یان ئەڵتراساوندن لە 20,000 هێرتز لە بۆ 100,000 هێرتزن. ئەو فریکوێنسانی کە نزمن سەبسۆنیکیان پێ دەڵێن ئینفراساوندن لە کەمتر لە 20,000 لە 20 هێرتز. ئەگەر باس لە نۆیز پۆلیوشن بکەین نۆیز پۆلیوشن بریتیە لە unpleasant and undesirable sound which leads to discomfort in human hearing ئەو نامرتاحیە کە تووشی ئینسان دەبیتن لە ڕێگەی پێکهاتەی زۆر لە ناو ماڵ لە دەرەوەی ماڵ نمونە لە ناو ماڵ لە ڕێگەی تەلەڤیزیۆنە ئەو جیهازانی کە دەنجیان هەیە و سەلاجە غەسالە یان هەر قسەکردن بە دەنجی بەرز یان لە ڕێگەی بابلێن ئەو ئەشیانەی کە لە دەری ماڵن وەکو سیارە تیارە یا ئەو جیانەی کە زۆر قەرەباڵغن وەکو مەطعەمەکان ئەوانە هەموو دەبنە هۆی نۆیز پۆلیوشن دروست بیتن. ساوندمان هەیە لە 140 دیسیبل ئەوانە بەخۆی نۆرمال ڕێنجی بە دیسیبل ئێستامە فریکوێنسیەکە گوتمان 20 لە بۆ 20,000 بەس دیسیبلەکە هەتا 85 دیسیبل طبیعیە لە سەرەوەی هەتا 100 ناتەبیعیە و هەستەکەی دەنگەکە بەرزە
لەسەر بابرێن لە 140 بەرەوسەری ئەویان دەبتە هۆی ئازار لە جێ و یانیش دامێجی سۆفت تیشوەکان یان بابرێن تەقینی پەردەی جێبیتن. یاسایەکمان هەیە لە بۆ ئەوەی کە بتانین ئەمە بەرکەوتنمان لە بۆ دۆز یان با بڵێن نۆیز چەندە لە ڕۆژەکی یان لە هەر کاتێک بی دەڵێن دی یەکسانە بە C1 لە سەتیوان کۆسی تو لە سەتی تو هەتا ئاخیری. C1 بریتێ لە actual time of exposure یانیش تێکەم بریتێ لە allowable time of exposure at any level. ئەو فۆرمولەتمان لە بۆ دیاری دەکاتن ڕێژەی زۆرترین دەنجی کە ڕۆژانە بە بەرمان دەکەی ئەگەر بێت و کە با بڵێن هەر یەکیان دابشمان کرد پاشان کۆمان کردەوە لە یەکی کەمتر بوو ئەوە نۆرماڵە، ئەگەر لە یەکی زیاتر بوو ئەوە کەواتە با بڵێن قبول نییە و دەبتە هۆی ژان یان با بڵێن تێکچوونی بیستن. لێرانە ڕسمی ئەوم دانایە کە هەر یەک لە جیهازەکان چەند تەئسیری هەیە. بەنمونە و ئەشیانەی لە ناو ماڵێنە عادەتەن هەتا 80 دیسیبلن نۆرماڵن، زۆر ئەزیێتمان نادەن. لە تاکەشت با بڵێن کە لە ناو ماڵی زۆر دەنجی بەرزبی مزەفەیە. پاشان ئەو ئەوانەیت کە زۆر بەرزن تیارە، سەیارە، تەقینەوەکان، موشک، با بڵێن کۆپتەر، ئەوانە دەنجی بەرزترن با بڵێن دیسیبڵی بەرزتریان هەیە، ئەوانە ئەزیێت بەجێمان دەدەن لە با بڵێن هەتا 140 دیسیبڵی دەڕواتن. تەئسیری نۆیز پۆلیوشن لەسەر جێمان چیە؟ ئەویان چەند بەشێک دەگرێتەوە. یەکەمیان بە خۆمان دەزانین هیرینگ لۆس، ئەویان دەبێتە هۆی تەئسیر لەوەی کە لە جێمان بکە. طبعاً هەر پۆلیوشنێک بە خۆی لۆنگ تێرم و شۆرت تێرمی هەیە. هەر یەکیان با بڵێن لۆنگ تێرمەکە باشترە دەتوانین کۆنتڕۆڵی بکەین، بەڵام شۆرت تێرمەکە نمونە لە بۆ نۆیز پۆلیوشن یان لە بۆ سیستەمی بیستن یان جێ نمونە لە شار بیتن یان لە دەنگێکی زۆر بەرز تەقینەوەک بیتن یەکسەر ئەوە شۆرت تێرمە وە دەکاتن با بڵێن ئەزیێت بەجێیەکەی بدە. بەڵام لۆنگ تێرمەکە ئەوەی کە بەردەوام ئەتوو لە جێیەکی ئیش بکەی کە دەنجی بەرز بی. نمونە ئەو شێفانێک کە لە مەطعەمینە ڕێستوران لەبەرەوەی دەنجی زۆرەوە هاتووە سەرەوە دەنجی قاپ و شتێ با بڵێن ئەویان بە ئامۆری دەگرین دەنجی زۆر بەرزە، زۆر نەوە دەنجی شتێدا، میوزیکی شتێدا. ئەو کەسانی کە لەوێن دەرئیش دەکەن لەوانەیە مشکلەی گیان هەبیان، ئەوانەیە کە لە ساڵۆنەکان و حەلاقەکان مزەفەی زۆر بەکاردێنی ئەوش دیسانە کە دەبتەوەی مشکلە لە جێ. یەک لەو شتانش کە با بڵێن لەسەر هیرینگ لۆس بەخۆی عادەتەن جێ وەیڤی وەردەگری، ئەمە هەتا لە وەختی نووستنێش با بڵێن تاکە ئەندام کە نانوی جێە ئەو وەیڤێ هەر کە وەردەگریتن دەنێری لە بۆ مێشک وە دەکاتن ئەمە تووشی نامورتاحی بین، هەتا ئەگە لە خەوێش بین بە خەبەر دێن. یەک لەو شتانش کە زۆر سەرنجڕاکێشە ئەوێشان کە خوا لە قورئان دەفەرمێت لە بۆ ئەسحاب الکەهف کە ئەوان 309 ساڵ نووسینە، ئەوان لە ڕێگەی ئەوەیە کە دەڵێتن جێمان قەپاتکردن و لە ڕێگەی چەند بەحث و شتێک کە لەسەری کرا دەرکەتێ بالفعل تەئسیری زۆر هەبووە لەوەی کە وا دیارە جێ قەپات کرا خوا لەسەر ئیزنی خوا مەعجزەی وی بووە وەی کردیا بەخەبەر نێ. پاشان یەک لەو شتانی دیکەش کە لە ڕێگەی بەحسەکان دەرێن هەتا جێش ئاخر ئەندامە کە دەمری. تەئسیرەکانی دیکە مەسەلەن سەر هایپەرتێنشنی هەیە کە دایرکت یان یەکسەر پێوە دیارە بیتن، لەسەر سلیپینگ دیسئۆردەر کە باسمان کرد، لەسەر کاردیۆڤاسکولار ئیشوەکانمان هەیە، سترێس توش دەکاتن یانیش تێکچوون لە زاکری مێشکی ئینسانیش تەئسیر لێ دەکات لە ڕێگەی ژاوژای و بەرکەوتنی ئیسعاد بوون. کوبتانی خۆمان بپارێزین لە نۆیز پۆلیوشن، ئەویش دوورکەوتنەوە لەو جیانی کە ژاوژاویان ئەو کەسانی کە بە نمونە گوتمان لە ساڵۆنەکان ئیش دەکەن شتێک بەکاربینن کە زۆر ئەو دەنگە داخلی جیان نەبیتن دوور بکەوتەوە، یانش بەکارهێنانی نەوع دیوارێک نمونە لەو ستودیوانەی کە ساوندی تێدا با بڵێن ڕیکۆرد دەکرێتن عادەتەن لە دیوارەکەیان ئیسفەنجیە پێکاتێکی وا دروست دەکەن کە ئەو ساوندانە نەدەهێ لە بیستە دەری نەداخلی ژوورش بی، ئەوە زۆر باشە لەو جیانێک کە ژاوەژاوی هەیە دەتوانن بەکاربینن. و هەروەها نەوعێکش لە کەمکردنەوە ئەوش لە ڕێگەی چاندنی دارە، داری سەر بەتایبەت ئەوەی کە سەرچم لە بۆ کردیان داری تەمەر هندی و نەوع دارە چکەشەی پێ دەڵێن نیم، ئەو دارە هندیە لە بۆ سپیکردنەوەی دانش هەر بەکاردێتن. ئەو دوو دارە زۆر تەئسیری هەیە لەوەی کە دەنگ کەم بکاتەوە. طبعا دوورکەوتنەوە لەو جیانش باشترین حەلە. لە کۆنکلوژنەکەی هەروەک کە باسمان کرد
ئەگە بین باس بکەینەوە دەبتە هۆی تێکچوون لە سیستەمی جێ کە پێدەڵێن نویز included hearing loss، وهروەها تێکچوونی خەو، وهروەها لەسەر سیستەمی جسم، لەسەر میمۆری، لەسەر سترس، وهروەها لەسەر کۆمیونیکیشن. طبعا ئەمە ئەگەر جێمان با بڵێن تێکست و خوا نەخواستە ببینێ نابیست، طبعا کۆمیونیکیشنمان لەگە دەوروبەریشمان خراپ دەبی، ناتوانین ئەوەی کە هیتمان بەجوانی جێمان لێبی. وهروەها خۆ پاراستنەکەش هەر وەک گوتمان کۆنتڕۆڵکردنی لە ڕێگەی هەندێک شتی باسیت. ئەمە طبعا ناتوان قسەی نەکەین، هەر لە ڕێیە ئەو شتانە دەتوانین کۆنتڕۆڵ بکەین. ئەو ڕفرەنسانی کە بەکارم هینایە هیوادارم بەدڵتان ببێ و سووری هەبووبی لە بۆتان.